صحتك باشن لا صحتك أورد شون باشن صحتك برلهم شتێک داوای لێبرنتان لەکەین کە بەهۆی چەند خەلەلێکی هونەریەوە لێتان دواکەوتێت. سەرەتا بە خێراتنێکی گەرمی سەرجەم میوانە بەڕێزەکانەکەین بە ناوی لقی سۆرانی کۆمەڵەی ئافرەتانی کوردستان و ڕێکخراوی کریاگوزاری گەلی نەرویجی NPA. هەروەها بە خێرهاتنێکی گەرمی لایەنە سیاسیەکان و دام و دەستگا حزبی و حکوومیەکان و هەروەها بە خێرهاتنی سەرجەم ڕێکخراوە پیشەیی و جەماوەریەکان و ڕێکخراوە خێرخوازیەکان ئەکەین. بە خێرهاتنێکی گەرمی بەڕێز بەڕێوەبەری پەروەردەی سۆرانەکەین. بە خێرهاتنێکی گەرمی میوانانی عەزیز لە ڕێکخراوی ئاسوودە و سەنتەری خانزا دەکەین کە لە شاری سلێمانی ئەو وەزیەتیان کێشاوە و ئامادە بوونە بۆ کۆڕەکەمان. دووبارە بە خێرهاتنێکی هەموو لایەتانەکەین. بەڕێزان بۆ ڕێزلێنان لە جانی پاچی شەهیدانی سەرجەم کوردستان فەرموون بابەیەکەوە دەقیقی وەستین. بەڕێزان ئامادەبوانی خۆشەویست بۆ نەهێشتنی ئەو بەدحاڵیەی نێوان پیا و ئافرەتی کورد و لە پێناو بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری و ڕۆشنبیری کۆمەڵایەتی هەردوولا گەیاندنی بە پلەی هەستکردنمان بە مرۆڤبوونی یەکتری و پەنجەخستنە سەر نەخۆشیە کۆمەڵایەتیەکان و هۆکاری دواکەوتنی کۆمەڵایەتی کۆمەلگاکەمان و دابەزینی ئاستی پەیوەندی نێوان پیا و ئافرەت لە کۆمەلگاکەمان بۆ پلەیەک و پلە دوو بۆ ئەوەی بتوانین لە دیدێکی مرۆیانە سەیری یەکتری بکەین و چیتر ئافرەت کاڵا و کۆیلەی کۆمەڵی ڕیتمی کۆمەڵایەتی نەشاز و ترادیسیۆنی دواکەوتو نەبێت بۆ ئەوەی بردێک بۆ لێکتر تێگەیشتن دروست بکەین و هۆشیاری هەمەلایەنی ئافرەتانمان بەرز بکەینەوە. ئێمە وەکو لقی سۆرانی کۆمەڵەی ئافرەتانی کوردستان بە هاوکاری ڕێکخراوی NPA نەروێجی بیرمان لە سازانی زنجیرەیە کۆڕ یا باشتر بڵین خولێکی ڕۆشنبیری کردەوە و بە سوپاسێکی زۆریشەوە ڕێکخراوی NPA ئامادەیی تەواوی خۆی بۆ پشتیوانی کۆڕەکان نیشاندا. خۆشحاڵشین کە ئەمڕۆ لە حزوری ئێوەی خۆشەویست لە یەکەم کۆڕ بەیەک دەگەینەوە بە ناوی هۆشیاری کۆمەڵایەتی و جیاکاری دژی ئافرەت کە لەلایەن بەڕێز نووری بێخاڵی پێشکەشتان دەکرێت. هەر لێرەوە بە ناوی لقی سۆرانی کۆمەڵەی ئافرەتانی کوردستان سوپاسی بەڕێز نووری بێخاڵیەکەین بۆ ئەو ئەرکەی گرتە ئەستۆی خۆی بۆ ئامادەکردنی بابەتی کۆڕەکە دووبارە بەخێربێن. هەروەها میوانانی عەزیز و خۆشەویست بەرلەوەی بینان لێو بابەتی کۆڕەکەمان ئاماژە بەوە ئەکەین کەوا لە ڕۆژانی داهاتوو ئاماژە بە کات و ساتی دیاریکراوەکەین بۆ دیاریکردنی کۆڕەکانی تر کە سێ کۆڕی ترن. یەکێکیان بە نێونیشانی توندوتیژی دژی ئافرەت و یاسا نێودەوڵەتیەکان و هەندێک ڕێنمایی تەندروستی سەبارەت بە ئافرەتان و هەروەها کۆڕێکی تر دەربارەی یاساکانی باری کەسێتی عراق و هەڵوەستەیەک. هەروەها ئامادەبوانی خۆشەویست ئێستا بەر لەوەی بینانێ و بابەتەکەمان ئاماژەیەک بە ژیاننامەی کۆرجێر بەڕێز مامۆستا نووری بێخاڵیەکەین. ناوی تەواوی نووری ئیبراهیم عەلی ناسراوە بە نووری بێخاڵی ساڵی 1970 لە ڕاوەندوز لەدایک بووە. دەرچووی کۆلیژی پەروەردەی زانکۆی سڵاحەدینە. لە دوای ڕاپەڕینەوە دەستی داوەتە کاری نووسین و ڕۆژنامەگەری و تا ئێستا بەردەوام دەنووسێ و چەندین وتار و لێکۆڵینەوەی ئەدەبی سیاسی فکری ڕۆژنامەنووسی لە ڕۆژنامە و گۆڤارە جیاجیەکانی دوای ڕاپەڕین بڵاو کردوێتەوە. ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤارەکانی ڕاوەندوز و نوێ بۆ و ئێستاش ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤاری نما کە گۆڤارێکی فکریە تا ئێستا دوو کتێبی بە چاپ گەیاندووە. ئەندامی کارای سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و سەرۆکی ناوەندی ڕۆشنبیری ڕاوەندوزە. خۆشەویستان لەم کۆڕەدا بەڕێز نووری بێخاڵی تیشک دەخاتە سەرمەسەلەی هۆشیاری و هۆشیاری کۆمەڵایەتی و کاریگەریان
لە گۆڕان و پێشکەوتنی کۆمەڵایەتیدا لەگەڵ دیاریکردنی مەترسی لاوازی و نەبوونی ئەم هۆشیارە لە دواکەوتنی کۆمەڵگە و پەیوەندیە کۆمەڵایەتیەکاندا جگە لە باسکردن لە زۆری ئەو جیاکاریانەی لەسەر ئاستا جیاجیەکانی کۆمەڵگا دژی ئافرەت پیادا کرێ و ڕەهەندەکانی مەترسی ئەو جیاکاریانە لەسەر ئاندەی کۆمەڵ و جەختکردنەوە لەسەر جیاکاری لە بواری خوێندن و زانین و فاکتەرەکانی پشت ئەم جیاکاریە ئەمە وێرای باسکردن لەو هەوڵ و کۆششە کەسی و ڕێکخراوەی نێودەوڵەتیانەی لە پێناو نێشتنی جیاکاری دژی ئافرەت تێدەکۆشن بە تایبەتی ڕێککەوتن دوارەتان باش سەرەتا بەناوی خۆمەوە بە خێراتنەکی گەرمتان دەکەم میوانانی بەڕێز بەخێر بێن سەر چاوان بە تایبەتی بە خێراتنەکی گەرمی میوانانی شاری سلێمانی لە ڕێکخراوی ئاسوودە و هەروە ڕێکخراوی خانزاد لەگەڵ ڕێکخراوی ئەمپیای نەرویجی و هەروە مامۆستای بەڕێزم مامۆستا محەممەد ساڵح بەڕێوەبەری پەروەردەی سووران دەکەم بەخێر بێن سەر چاوان زۆر سوپاسی کۆمەڵی یاخود بەقی سوێرانی کۆمەڵی ئافرەتانی کوردستان و هەروە ڕێکخراوی ئەمپیای نەرویجی دەکەم بۆ سازانی ئەم خولە ڕۆشنبیریە ئومێدەوارین کە لە دەرەنجامەکانیدا سوودبەخش و پەرخازاند بێت و بە سوودی هەموو لایەکمان بگەڕێتەوە سوپاسیان دەکەم بۆ ڕەخسانی ئەو دەرفەتە کە بێنێ لە کۆمەڵێک قسە لەسەر هوشیاری کۆمەڵایەتی و جیاکاری دژی ئافرەت بەدەوەی بێمە سەر بابەتی کۆڕەکە ڕەنگە پرسیاری بکرێکە ئاخۆ بۆ نەوترا تونند و دیژی بۆ باس لە جیاکاری کرا بێگومان بەر لە تونند و دیژی کۆمەڵی فاکتەر هەن کە زەمینەی سەرهەڵدانی تونند و دیژی دژ بە ئافرەت خۆش دەکەن کەوانیش جیاکارین لە کۆمەڵ لە بوارە جیاجیەکانی کۆمەڵایەتی بی یاخود سیاسی بی یا ئابووری بی یا ڕۆشنبیری بێت کۆی ئەو جیاکاریانەش بە ئاست و ڕەهەندی جیاجیا دەردەکەون لە ڕوانگەی نوێ و لە ئاراستی نوێەوە دەردەکەون یاخود زۆرا و زۆر بە تایبەتیشتی لەسەر ئاستی تاکە کەس یاخود خێزان یاخود خودی کۆمەڵگا یاخود دەسەڵاتی سیاسی یان ئەو دابنەریتانێک کە ناو کۆمەڵگەدا باون یاخود کلتوری ڕۆحی ئەو کۆمەڵگەیە کە بۆ خۆشی ڕۆڵ دەبینێت لە دیاریکردنی ئاستی پەیوەندی کۆمەڵەتیەکانی نێوان خودی تاکەکانی هەر کۆمەڵگەیە باسکردنیش لە کێشەی ئافرەتان لە کۆمەڵگەیەکی وەکو کورد کە بەڕاستی بەشێکە لە نەخشەی کۆمەڵگە دواکەوتوەکانی جیهان بە تایبەتی لەسەر ئاستی پەیوەندی نێوان یاخود پەیوەندی مرۆیانەی نێوان ئافرەت و پیا و کە تا ئێستا کۆمەڵێک دابوو نەریت و عەرف و هەروەها کولتورێکی ڕۆحی و تەنانەت خودی یاساش زۆربەی ئازادیەکانی ئافرەت و هەتا وەکو ئێرادە و کەرامەت و بوون و بەهای مرۆیانی ئافرەتی کۆت کردووە و لە سەر جەممانە بوون و مرۆیەکانی خۆی بێبەش کردووە لێرەوە باسکردن لەو کێشانە ڕەنگە زیاتر لە کۆڕێک و زیاتر لە وتارێک هەڵبگرێت دەکرێت لە بواری سیاسی قسە بکرێت دەکرێت بواری کۆمەڵایەتی لە بواری ئابووری لە بواری ڕۆشنبیریەوە لێرەوە ئێمە زیاتر بە پێویستمان زانین قسە لەسەر هوشیاری ڕۆشنبیری بکرێن یاخود هوشیاری کۆمەڵایەتی بکەین کە ڕۆڵێکی گرنگی دەجێڕێت لە ئایندەی کۆمەڵگە و لە دروستکردنی پەیوەندیەکی مرۆیانەی نێوان هەردوو ڕەگەزی کۆمەڵ بۆ ئاراستەی بابەتی کۆڕەکەشدا ئێمە تەوەری کۆڕەکەشماندا بەشدەستن تەوەرێک لێوانە هوشیاری کۆمەڵایەتی جیاکاری دژی ئافرەتەن و ڕەهەندەکانی هەروە جیاکاری بە تایبەتی لە بواری خوێندن و فێربوون کە بەشێکە لەو جیاکاریانە بەبێرەوە سەر لەسەرەکەوێنەوە هەروە ئەو خۆش و ڕێکەوتنامە لە وڵاتەکان بۆ نهێشتنی جیاکاری دژی ئافرەت و بە تایبەتیش دووە یاخوزینەترین ڕێکەوتنامە بێژووی جیهانی کەویش ڕێکەوتنامەی نهێشتنی هەموو دەرەختیاکاری دژی ئافرەتە کە بەسەر دەرێ ئینگلیزیەکەی بە سیداو ناسراوە کە لە ساڵی 1970 وترەوە زیاتر وڵات بەسەریان کردووە ڕەزامەندیتوان سەردەبڕی و بەڵام ڕەنگە پابەند بوون لە وڵاتێک بۆ وڵاتێشتر لەژێر پابەندبوونی جیاوازێکەوە پێویستە بە خودی پێکاتی کۆمەڵگەکان لە بواری ڕۆشنبیری و یاخود کۆمەڵایەتی و یاخود سیاسی لە ناوی شیعەدا باش بە پوختەی ناوەڕۆژێک
متمانەکە دەکەین ئینجاڵێن ئەگەر دەرفەت بوو یەکەیەکە بەندەکان سەرسەری بێگومان وشیاری وەکو سەرخانی معرفی کۆمەڵگا بوونێکی مادی هەستێکداری نییە واتە شتێک بیری ئۆڤەردارە کە بەبەردە وشیاری شتێکە کە ئیدی شتێکی معنەویە و هەروەها پەیوەستیشە یاخود پەیوەنددارە بە ئاستی درکردن و تێگەیشتن و ئاگایی مرۆڤ بۆ دەوروبەر و بۆ ئەو پێشاتانە و یاخود بۆ ژینگەی کۆمەڵایەتیەکە مرۆڤی وشیار ئەو مرۆڤەیە کە ئاگایە ئەو مرۆڤەیە کە بە درکردنێکی بەتواناوە شتەکانی دەوروبەری خۆی دەخوێنێتەوە پرسیاریان لە بەرامبەر دادەنێ و گومانیش لە کۆمەڵێک شت دەکات بۆی بگاتە یەقینێ وشیاری میکانیزمی گۆڕانە مەرجی پێشکەوتنی کۆمەڵایەتیە واتە بێ وشیاری بێبوونی ڕۆشنبیرێکی کۆمەڵایەتی بە وشیاریە ئەستەمە تۆ ڕەچاو یاخود چاو لە پێشکەوتنێکی کۆمەڵایەتی بکەیت چونکە لە خودی هوشیاری کۆمەڵایەتیدا لە ناوی خۆیدا گۆڕانی کۆمەڵایەتی هەڵگرتووە بێبوونی پێشکەوتنی یاخود بێبوونی ئەو وشیاریەش مەحاڵەتەوە لەناو هەر کۆمەڵگەیەکدا باس لە پێشکەوتنی یا گۆڕانێکی کۆمەڵایەتی بکەیتەوە تەنانەت خودی هوشیاری وەکوتمان چۆن بوونێکی مادی هەستپێکراو نییە هەروەها دیاریکراو یاخود بەخششەی زیاتر وشیاریەکانیش یاخود پێگەشتنی کامەبوونی وشیاری تەنور دەستای کۆمەڵگەیەکی کراوە دیموکراتدا کۆمەڵگەیەکە بە بەڕۆی مافێکسانەکانی مرۆڤ بوو بە جیاوازی وەرزەکەکان هەبێت کۆمەڵگەیەک کە دەفەتی زیاتر بە بیشترێکات خۆ بکات کۆمەڵگەیەک کە ڕێزە بەهاو بوون و گەرانەی مرۆڤ بێت پێناسی وشیارەکان یا کۆمەڵگەی پێناسی وشیارەکە ڕەنگە پێناسی دیاریکراو بوونەتێ بکە خودی چەندەکە چەندێکی فەلسەفی کۆمەڵایەتیە دەبێ و چەندە فەلسەفیانش پێناسەکانیان ڕێژەی کابرا دەدرێتەوە بۆ جیهانبینی و هەروەها ئاستی پەیوەندی کۆمەڵایەتیەکانی هەیە کۆمەڵگەیەک یاخود هەر نێوەندی گروپێکی کۆمەڵایەتی واتە هەر گروپێکی کۆمەڵایەتی یاخود هەر نێوەندێکی کۆمەڵایەتی لە ڕەوانگەی بەرژەوەندیە سیاسەکانی و بەرژەوەندی سیاسەکانی و لە ڕەوانگەی ئاستی پەیوەندی کۆمەڵایەتیەکانی دەستی بۆ هەدرادێت و بۆ هەچەند شێت و بۆ هەر پێشاتێک وشیاری شێشی نێتەمکانی کە کۆمەڵێک ئاراستە و بێگدانە و شروع و تەفسیری جیاسیان خۆ دەکەیت وەکو زمانی تەوەشێت و زاخودی ئەو جیاواسی ئەو دیکاو دنیای گرۆکە کۆمەڵایەتەکە وشیاری وەکو گشتێک لە لەپەکانی تری جیا دەکرێتەوە واتە وشیاری لە حاڵەتێکدا کە بەرهەمی فکرە بەرهەمی بیرکردنەوە بەرهەمی زمانە لە هەمان کاتیشدا وەکو گشتێک جیاوازە لە هوشیاری کۆمەڵایەتی یاخود هوشیاری سیاسی یاخود هوشیاری ئابووری یاخود هەر هوشیاریشت کە باسیەکەی کۆمەڵایەتی و ئاستی پەیوەندیەکان دەگۆڕێن لە کۆمەڵگەیەکدا کە هوشیاری کۆمەڵایەتی لەو پەڕی پێشکەوتن و لەو پەڕی کراوەیی و لەو پەڕی مرۆڤاندا بێت ئیدی لەوێەوە دەفەت بۆ گۆڕانی کۆمەڵایەتی زیاترە دەفەت بۆ دروستبوونی پەیوەندی بنەوەیانەی نێوتاکەکانی کۆمەڵ زیاترە دەفەت بۆ ئایندێک و هەروەها ئاسوێکی گەشتە دەبێت تاکانی کۆمەڵگە زیاتر بکراوێ لێرەوە پێناسی هوشیاری کۆمەڵایەتی دەبێت زیاد دەبێتەوە لە هوشیاری کەویش بکرێت لە کۆمەڵێک هێزر و تێز و هەروەها تیۆر کە ڕەنگدانەوەی بارودۆخی واقعی مادی کۆمەڵگەن واتە ئاستی پەیوەندیەکانی کۆمەڵگە لەنێو کۆمەڵدا لە چاسێکدا بێت ڕەنگدانەوەی هوشیاری کۆمەڵایەتی لەو ئاسەدا بێت تۆ کە دەتەوێت پێی پەیوەندی کۆمەڵایەتیەکانی کۆمەڵگەیەک لە بەرچاو بگرین بۆ ئەوەی بتوانانی ئاسی وشیاری و کۆمەڵگەی دیار بکەین لەوێەوە دەکرێت جیاوازی لە نێوان کۆمەڵگەیەکی دواکەوت و کۆمەڵگەیەکی کراوە و پێشکەوتوودا بکەین کۆمەڵگەیە کە تا ئێستا لەسەر ئەساسی یاخود لەسەر بنەمای توونوتیژی و لەسەر بنەمای ئینکارکردنی مافی بەرامبەرێت لەسەر بنەمای سوکایەتیکردن بە ڕەگەزی بەرامبەرێت لەسەر بنەمای کوشتنی هەر جیاوازیەک و هەر ئازادیەک کۆمەڵگەیەکە کە تۆ ئاسی وشیارەکەی لەو پەڕی دواکەوتندا دەبینی ڕەنگە ئومێدی ترانەوە و ئومێدی پێشکەوتنیشی زۆر کردو لەواتێت بەڵام لە کۆمەڵگەیەکدا کە مرۆڤەکان وەکو یەک ئازادن بیر بکەنەوە وەکو یەک ئازادن قسە بکەن وەکو یەک ئازادن چارەنووسی فلان دیار بکەن وەکو یەک ئازادن مامەڵە دەکەن دەوروبەر و ژیانی کۆمەڵایەتی فلاندا بکەن لەوێەوە ئاستێشتی پێشکەوتووتر دەدێتەوە کۆمەڵگەیە کە باس لە پرۆسی جیاکاری دەکەین دژی ئافرەت گوتمان بەرامبەر چەمچێش دەبینەوە کە ویش چەمچی توندوتیژیە دژی ئافرەت ئێمە پێمان وایە جیاکاری یەکەم خانەی سەرەکی
گەراکردن یاخود گەشەکردنی چەمچی تیرۆری سیاسی یاخود چەمچی تند و تیژێ بەرامبەر ئافرەتە واتە خودی تند و تیژی بەرامبەر ئافرەت دەرهاویشتە و زادەی چیە زادەی ئەو جیاکاریانە کە لە سەرەتای کۆمەلگاوانە چونکە ئەو جیاکاری کۆمەڵایەتیانە دواتر زمینە لە بەردەم سەرهەڵدانی هەر تند و تیژەکەن دواتریش شەرعیە دەدەنە تند و تیژە کە بەرامبەر خودی ئافرەت دەکەیت خودی جیاکاری سزادانێکی معنەوی ئافرەتە کە دواتر دێنە سەر ئەو جیاکاریانە سین و توانە زیانوێن واتە جیاکاری دژی ئافرەت سزادانێکی معنەویە بەڵام تند و تیژی کە بەرهەمی جیاکاریە سزادانێکی مادی جەستەییە کە خۆی لە لێدان و ئەروە تیرۆر و دەستدرێژی سێکسی و هەکە دوای دەدەنێتەوە واتە جیاوازیەک نێوان جیاکاری دژی ئافرەت و هەروە تند و تیژیەوەدایە جیاکاری هۆیەکە بۆ دروستبوون و گەشەکردنی تند و تیژی بە پێزوانە دەرهاویشتە و زادەی جیاکاری کۆمەڵایەتی دژی ئافرەت بۆیش جیاکاری دژی ئافرەت دەبێتە سزادانێکی معنەوی لە بەرامبەردا سزادانێکی مادی بەرهەمدێنێت و شەرعیەتیش پێدا بۆی لە نێو کۆمەڵگەدا باڵادەست بێت فاکتەرەکانی پێش جیاکاری دژی ئافرەت زۆر لەوانە خودی خێزان تاکانی نێو خێزان تۆ ئێستا نێو کۆمەڵگەی کوردیدا تا ئێستاش برا و باو ئیدی بڕیاردەری چارەنووس و ژیان و عیلاقات و بیرکردنەوە و تەنانەت خواردن و نووستن و هەڵس و کەوت و گەڕانی ئافرەتن واتە بێپرسی ئەو برایە بێپرسی ئەو باوکە ئافرەت بۆی نییە بچێتە دەرەوە ئافرەت بۆی نییە جلد گۆڕی ئافرەت بۆی نییە هاوسەری ژانی خۆی دروستکە دیاری بکە ئافرەت بۆی نییە خۆناغەکانی خوێندنەوە بکە پێستا دواتر دێنن سەری ئافرەت بۆی نییە شەوانە درەنگ بێتەوە ئافرەت بۆی نییە پەیوەندیەشی دۆستانە لەگەڵ برادرێکی خۆی کووردا بەستێ ئافرەت بۆی نییە لە شوێنێکدا بگەڕێ شوێنێکی گشتی کە بەتێن نییە بێت هەموو ئەو کۆتوبەندانش بەر لە هەموو شتێک لە خێزانەوە دەست پێ دەکەن کەویش لە باوکو و برای خودی و ئافرەتەوەی دواتر خودی کۆمەڵگەش کە دێتەوە سەرداوەری ترادیسیۆنی کۆمەڵایەتیەکانی ئەو کۆمەڵگەیە تا ئێستاش لە بناوی شەڕەف کە بۆتە بەشێک لە یاخود ناموس کە بۆتە بەشێک لە کەلتوری کۆمەڵایەتی و دابنێتی کۆمەڵایەتی ئێمە ئێستاش ئافرەت چیرۆدەی ئەو چەمکەیە کە چەمچی شەرەفە تا ئێستاش چەمچی شەرەفی ڕۆژهەڵاتی کە تەنها لە لایەنە سێکسیەکاندا دەخوێنرێتەوە بێ ئەوەی لایەنە ئەخلاقیەکانی سیاسی و ئەخلاقی بەروەردەی و ئەخلاقی ڕۆشنبیری هەتا دوای لێک جیاواز بکرێت واتە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی لە نوێژیاندا کۆمەڵگەی کوردی تەنها لەوە چاو لە ئەخلاق دەکات کە پەیوەندە بە لایەنی سێکسی ئافرەت بکەن ئیدی دەسای ئەوە هەموو شتەکانی تر فرامۆش دەکات و ئەوێ شەرعیەتێک بە کۆی نائەخلاقیەکانی پیاو بدە لە خوارە جیازیەکاندا هەر لە خیانەتەوە بگرە لەگەڵ خودی خێزانەکەی خۆی هەر لە خیانەتەوە بگرە لەگەڵ خودی پیشەکەی خۆی لە بواری پەروەردەی یاخود هەر پیشێشتر ئیدی برەودان و زاکردنەوەی ئەو چەمکەی ئەخلاقە بەو شێوە دەستکا وای کردووە ئافرەت بەردەوام بە چاوێکی سووک بە چاوێکی لاواز بە چاوێکی کەم سەیری بکرێتن لەلایەن خودی کۆمەڵگەش بۆ نمونە هەر لەو ڕۆژانە لە ناوشاری هەولێر دوو ئافرەتی کەس کە یەکیان تەمەنی 8 ساڵ بۆ یەکیان 20 ساڵ بووە بۆ خۆیان هاتوونە ناو بازاڕۆکوان خەڵکە لە شوێنێک ڕاوەستان دووە دەرمیان لەسەر شەوە شەقامەکە کردووە خواردووە ئیدی هەرچی خەڵکی هەولێر هەبووە وەرگەڕاوەتەوە ناو خۆی هاو نازانم فەرکە شوتیان تێگرن و فەرکە تەماتیان تێگرن هەتا دوایی لێرەوە تۆ دوای خوێندنەوەی سایکۆلۆجیانە بۆ کۆمەڵگەی کوردی بکەین بۆ ئەو کۆمەڵگەی کە تا چەند دواتر تۆ کۆمەڵگەی کا چەند وەکو ئاژەڵ سەیری ئافرەتێکا بەڕاستی یعنی نەک لە تەنانەت ئاستەکانی خوارەوەی کۆمەڵ تەنانەت ئاستە وشارەکانش خەڵکێک لە چینی ڕۆشنبیردایە خەڵکێک لە ئاستە سیاسی بەرزەکاندایە لە ئاستە کۆمەڵایەتی بەرزەکاندایە تەنانەت خۆی سیاسیەکان وەکو مکیاجێک سبەری ئافرەتەکەن لە دیوەخانەکانی خۆیان دیوەخانی کوردی خۆیان دیوەخانی خەوازەمارەکانی خۆیان وەکو مکیاجێک سەری ئافرەتەکەن و وەکو کاڵایەشی تێرکردنی غەریزەکان و کوشتنی زەوقی ڕۆژانە سەری ئافرەتەکەن بێ ئەوەی بێ دەتوانن فکری و توانە دەستەیەکانی ئافرەتەکە بێ ئەوەیدا بدەتوانای داهێنانی ئافرەتەکەن لە بوارە جیاجیەکان کلتوری ڕۆحی کۆمەڵگا بە شێوەیەکی ڕوونتر کە بڵێن خودی ئاین کە کلتوری ڕۆحی کۆمەڵگەیە ئەویش تا حەدێک دەتوانین بڵێن بەرەند و باوێکی زۆرە بەڕاستی بەسەر کۆتکردنی ئازادیەکانی ئافرەت تۆکە دێتە بۆ نمونە ئێستا کە ئافرەتێک دەکوژرێ یاخود تیرۆر دەکرێت بەو دیدگایە کە لەسەر ممارسەیەکی ناشەرعی سێکسیان ناخلاقی کوژراوە ئیدی پەنجەی تاوانەکارە بۆ ئافرەتەکە دەرژەکەی وەک برێ پیاوەکە پەریزادە بووە فریشتە بووە تۆزقاڵێک نائینسانیەتی و تۆزقاڵێک بێخلاقیەتی لەناو خودی خۆیدا نەبێت لێرەوە ڕۆلی مەلای بەڕێزەکان بەڕاستی زۆر گرینگە لەوەی هوشیارێکی زیاتر بدەنە کۆمەڵگە
يعني بون لنا القرآن بيروزا لتن آياتك دا آستكاني أو پرۆسەی زیناکردن دیاری کراوە خودی قورئان زۆری سزای بۆ زیناکردن دانەوە هەروەها ئەو فاکتۆرانش کە لە پشت زیناکردنەوە دیاری کردووە هەروەها ئەو سزانێک کە بەشی پیا و ئافرەتشەکەون دیاری کراوە واتە زینا هەم مەرجی ئاینی خۆی هەیە هەم زۆری سزادانی خۆی هەیە هەمی سزادانەکە هاوبەشەری پیا و ئافرەت کەسی لە کۆمەڵگەی ئێوەدا دەیان و سەدان ئافرەت ڕۆژانە لێرە لەوێ بەناوی ئەخلاقەوە تیرۆ دەکەن کابراش لەبەردەم یاسا و لەبەردەم خۆی کولتوری ڕۆحی کە پیاوانی ئاینین زۆر بە سەرفرازی تێپەڕێن بێ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان لەوەی گەڕێک کە یاسای ئەو وڵاتانە لەو پیاوانە پێچێتەوە بە ناوی تعداکردن لە شەڕەف یاخود پاراستنی شەڕەفی خۆی لە هەمان کاتیشدا خودی ئەو مەلابەرزان ئەتوان لە مزگەوتەکانی فلاندا لە وتارەکانی فلاندا ئاماژە بۆ بدەن کە وە نمونەکە ئافرەتێکە کوژێ شەڕعێک پێویستە سزای بدات نەک ئینسانێک برایەک بە هەوەسی خۆی یان مێردەکە بە هەوەسی خۆی بچێ تیرۆری بکا تەرمەکەی لە شوێنی دەفرەدا واتە هەم خودی تاقیەکانی خێزان باوکووە هەمیش کۆی سیستەمی کۆمەڵایەتی کۆمەڵگەکە دابوونەریتە هەروەها وەکو تۆنتراسیۆنی کۆمەڵەکەن کولتوری ڕۆحی کۆمەڵگەکە ئاینە لە نەوێشیاندا سیستەمی سیاسی و یاسای ئەو وڵاتە ئەویش فاکتەرێکە لە چەوسانەوە و سەرهەڵدانی زیاکاری دژی ئافرەت بۆ نمونە هەرچەندە ئێستا لە پەرلەمانی کوردستاندا کۆمەڵێک ریفۆرم یاخود کۆمەڵێک یاسا هەموار پیاوان سەبارەت بە ئافرەت و ژیانی کۆمەڵایەتی خۆی بەتایبەتی لە بواری کەسایەتی یاخود بڵێن کاروباری کەسێتی بەڵام لەگەڵ ئەوەشدا یاسا تا ئێستا سزایەشی یاخود سزاعاتێکی معقولی دیارەتی بۆ هەم تحقیقکردن لەو جیادانێکە نەبەدەن بۆ نمونە لەو ڕۆژانێکا بەیەکێت تووشی بۆ بکڕن دواتر تووشەکە زۆر بەپات دەچێت کەسی دوای سۆر ڕۆژان دێت دەستگیرە هەبێت وەرەقەبەرێت يعني دير ياساش زكاة ذكر فاضي شيء كذا خذ ياساش فاضي شيء فراسني أو دكتور كمراتي أو دكتور روحي خذ فيك كمراتي اللي هي وش تبدأ بدل السيستم السياسي كذي لصلاة السياسي كذي ياسا يكين لأساس فاضي شيء كل بشيء كذا فيش بس بهذا بدكتور روحي كذا بقول من الدكتور يقصد أيدي طبعا كمسارات سياسية خير سرقاتي وحفاظي يدي بعض الشيء يدرس شوية دو أنا أودعنا اللي كهان كمرات أنا يدي فهمان الشيء مسارات سياسية هو بدأ خدي أو يأخذوا دارنا كمرات أنا سكت كمقدس الإسلامي خدي ديار وكو رمز شوية بيشان ده كرمز مقدس بيسري أفكار يعني هم مسارات السياسية هي زيتوي لتراديسيون كمراتي لكتوري روحي مريضين همش خودی ئەودو بێکاتێکە گروپە کۆمەڵایەتیەکان هەروەها دابونەریتی کۆمەڵایەتی و هەروەها کولتوری ڕۆحیش پارێزگاری فرا لە چیوە دابینەکەن لەلای یاساوە جۆکە ئەوڕۆکە قسەیەک لەسەر چەمچێکی ئاینیەکەی دوازار بێک فتوانەوانەیە بەردەوەی ئاینەکە زەر بدەن دەسەڵاتی سیاسیاتەکە بێ ئەوەی لێکۆڵێتەوە تۆکە قسەیەک بەرامبەر دابونەری دەکەی دابونەریت وەکو شتێکی سووا و بەزیما و ڕەنگە دابونەریتی تێدا هەدێت زۆرمێ بەڵام لە هات کۆمەڵگەی ئەوڕۆدا لە هات پێشکەوتوی کۆمەڵایەتی و تەکنۆلۆژی و وشاری ئەوڕۆدا ڕەنگە کۆمەڵێک بێت و باو جێی مانەوە نەبن واتە لەناو پرۆسەی جیاکاری دژی ئافرەتدا جگەلەوەی سزادانەکە ماینەویە فاکتەرەکانی یاخود پاڵپشتەکانی ئەو سزادانە هەم خێزانە هەم کۆمەڵگەیە ئەم ترادیسیۆنی کۆمەڵایەتیە هەمیش کولتوری ڕۆحی و هەروەها خودی سیستەمی سیاسی وڵاتەکەیە لكاتك بروسيت النتيجة دي جاء في الكويت سدادان الشدستية أو أفراد دوش دوي كذا مثلا تراديسيوني كمرايتي أو دابنتانا واتع شرعيتي بداية كذا وقتشكل كشي بناء الشرع دكتور الروحية تشكل دكتور الروحية تشكل مقدسات يجي على الشرف يجي شرف لها مشكلة وقت من بيئة وي على استكان وعلى كان شرف ديالك فيه وعلى كان ناموس ديالك فيه بين السيد ديالك جاي فيه زياكاريك اللي هو ناموسنا فيه يعني كوش لسوال لخودي في جيش الرسالاتي دو ناموس دوري خودي زياكاري وكمان شرعي دا بسيطة كمتيشي دوكا نلقم القدر دادو لي كدور الروحي سيستم السياسي واري قادم كزياكاري لقواري فلونات لقواري عمودي لقواري سياسي لقواري كمالاتي لقواري مشاري لقواري بناني دش قاعدة بكري يعني لهم أوشكنا لهم أبوارانا دول من دش بوجاري قادم يدير وشكاية لا يجاري